مسلمانانی بەڕێز، چەند ڕۆژێکە و دەچینە ناو مانگێکی مبارەک و پیرۆز کە مانگی ڕەمەزانە. ئەو مانگە فرصەتون لا تعوض ولا تفوت، مانگێکە خوای پەروەردگار وەکو خەڵاتێک دایەتی بە ئێمەی موسڵمان، هەلێکە و فرسەتێکە بۆ ئەوەی ئەسپی خۆمانی تێدا تاو دەین و خوای گەورە لە خۆمان ڕازیکەین. چونکە ئەگەر بێت و نەفەحاتی ئەو مانگە و ڕەحمەت و بەرەکەتی ئەو مانگەمان لە دەستچێت، ئەو بۆمان تەعویز ناکرێتەوە و بۆمان قەرەبوو ناکرێتەوە. ئیمام ئەحمەد ڕەحمەتی خوای گەورەی لێبێت حەدیثێکمان بۆ دەگێڕێتەوە لە طەلحەی کوڕی عوبەیدوڵڵاه، دەفەرمێ دوان هاتن بۆ لای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، مسلمان بوون، فەئەسلەما. دوای چەند ساڵێک یەکێکیان لە غەزایەک شەهید کرا، ئەوەی تریان هاوڕێکەی دوای ساڵێ مایەوە وەفاتی کرد، ڕەزا و ڕەحمەتی خوای گەورەیان لێبێت. طەلحە دەفەرمێ خەوم لێکەوت، شەو لە خەوندا بینیم ئەو دوانە، من وەستا بووم لە دەرگای بەهەشت، بانکەرێ بانگی کرد، فەرمووی فڵانی کوڕی فڵان با بێتە ژوورەوە بۆ بەهەشت. بینیم ڕەفیقی دووەمی، ئەوەی کە لە دوای ساڵێک مرد مەمردنێکی ئەتیادی، کەوتە پێش هاوڕێکەی کە شەهید کرا و لە غەزایە، کەوتە پێشی و چووە بەهەشتەوە. کاتێک هاتمە خەبەرە ئەمەم بۆ خەڵکی باس کرد، دەنگ و باسەکە بڵاو بووەوە، هەتاکو خەبەرەکە گەیشتە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام فەرمووی ئەتەعجەبونە من ذلك، بۆ ئێوە سەرسامن، ئێوە عەجایبتان دێ لەو دەنگ و باسە؟ وتیان بەڵێ ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، چونکە ئەوەی یەکەمیان شەهید بوو لە غەزایە کوژرا، ئەوەی دووەمیان بە مردنێکی ئەتیادی وەفاتی کرد لە دوای ساڵێک، کەچی ڕەفیقی دووەمی دایە پێش ڕەفیقی یەکەمی. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێت ئەی باشە ئەم ڕەفیقەی کە مایەوە ئایا عیبادەت و خواپەرستی نەکرد بە درێژایی ئەو ساڵە؟ ئەوەندە نوێژی نەکرد؟ ئەی مانگی ڕەمەزان بە ڕۆژوو نەبوو؟ فەرموویان بەڵێ. بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی دەی لە پلە و مەنزیلەتدا جیاوازی لە نێوان ئەم دوو ڕەفیقە ما بین السەماء والأرض، مەنزیلەتیان جیاوازە لای خوای پەروەردگار، چونکە ئەمەی دووەمیان کاتێک دوای ڕەفیقەکەی وەفاتی کرد، ئەمەیان مانگی ڕەمەزان بە ڕۆژوو بوو. کەواتە برا بەڕێزەکانم، مانگی ڕەمەزان فرسەتێکە، با لە دەست خۆمانی نەدەین. مانگی ڕەحمەتە، مانگی لێخۆشبوونە، مانگی سوپاس و شکرە. هەر کەسێک گەیشت بەو مانگە با سوپاسی خوای گەورە بکە.